بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. أول شوي نواميش ما دست فكر لا مانجي الرمزاني بيروزو هاشيفي نواميشا كسباس بو خواي جورا أو فضلي داو بسر إما كبتوانين لقل إيوي خوش شوي ستابين وخوش حالين كأم شويش منو جباني هاوكارم ألا شوي بارشيفا لقل تاربين إن شاء الله هموتان استابل ديار برنامجي إما ولقل سفرەی پارشیوێکی پڕ بەرەکەت لەگەڵمان بەردەوامە بن بۆی کە ئێمە بەرگە بابەتی زۆر باش و بەسوودمان بۆتان ئامادە کردووە وەجگەلەوە وەکو هەموو شەوانی دیکەش پەیامبەرانمان لەگەڵدا بن. سەحەتەوە تۆ چۆنی؟ من زۆر گەلێکە باشم زۆر باش. سەلامەت. سلام علیکم و رحمة الله و بەرەکاتوه. ناوێ خودێ مەزن و دلۆڤان هەر جهێکی هین لێبن ڕۆژی گەر و مسلمان ڕێز و سڵاوێت تایبەت مەبووەوە هەمیە هەنە. ئیشڵا تەندروستیەوە هەر یا باش بێت هین بکارن هەندی خودێ تەمەندایەوە تەندروستیەوە هەند یا باش بێت وەختی هین کەبنەت ناف هەیڤا ڕەمەزانە پیرۆزدا هین بکارن پەرستن عیبادەت ڕۆژی گرتنێت خۆ کا چاوە خودێر سەرمە فەرز کردیەک و ئەم بجانی بکەین خۆسا هینی بکەن ئیشڵا. اللهم بلغنا رمضان بۆ ئەوەی کە لەش ساغ بین هەر پێش ئەوە دوعاکەین خۆیان بماگەنیتە ڕەمەزان بە لەش ساغیش بماگەنیتە ڕەمەزان. بجات ناف رمضان پیروز داوکی که چهار پیغمبر خود صلی الله علیه و محمد و هر چهار یعنی خود تعالی جی ماجه پیکری یعنی سرزمان پیغمبر صلی الله علیه و روزی گری گلا جرما مستاجی ماجه پیکن اوید بینه میوانت من روزی گری دو کیف خوشی دو فرحیت هین یا یکی وقتی روزی خوشت کنه تو افطارت که تو بربانگیت کت گلا خوشه حتی مروفت هینی و برسیجی نبود بس سبحان الله دبینی مثلا گل حوالا دوست و برادرات گل مالا خود گل خشکو برادری که بابت خود سبحان الله دبینی هما کیفک بوم رو بیچید بد. ود بجد کیف خوشی دوام وقتی چتا برانبری خود خو روز قیامت وقتی خلاطی پیش کشت کن کده چتا ناف بحشت دا. ایش الله خود پرس قیمت کت درگه ریان درگه روزگیر اکو بچینت ناف بحشت دا و فردوس پرس قیمت کت. او کیف خوشی دوامه. مجام هزار خودت نداب که صبح. کیف خوشی یکم امید ناف خیزانت خدا برادر خوشتفیا. مروف هسبت كت وشتێکی سادە خواردێکی سادە یعنی شتەکە سادەیە ئەکرێ بۆ هەموو کەسێ بەڵام بۆ بە ڕژوان شتێکی ترەکە تۆ لەسەر سفرە ئیفتار خوددانیشی ڕۆژانی تر خوددانیشی نانەخۆین بەڵام ئەمەیان فەرقەکە بەس ئەس گۆری خودی کاوێجا کەیفۆ دوێ دێوە چاوبەت ئیشڵا خودی پرسقێمە ئینشاءڵڵا بێجا دەست بەرنامەی خۆی پاشیوانە هەیە بکەین و دەست پێکی خودی حەز کرد ئەم فێژۆرە یەکسەر هەفکارێت خۆ وەرگریم زانین کا کەش و هەوای ڕەمەزانێ دەرباسکردنا ڕۆژیە چاوایه هفکاری ما آرام بختیار الگنده خواهی النافچه قرداخ آوایی که راست خودت گل مدابه آرام افدم اتباش وجارین برف گندی وچوینه بزانین که جیانا گند وی سردمی دا و سردم سوشال میدیای و رمضان نوکه چاوا در باز من خلکی گندی بخود چاوا ایماجه پید کد بری سوشال میدیای و رمضان در باز بوی چه جداهیه که گل نوکه و روژی گرتنا نوکه هیه بله جوان سلااو لێبێ سۆڤان سلااو لە تۆش لە پاشیوی ڕابردوو وابزانم سۆڤان باسی لەوە کرد کە ئەو کیژی لادێ و حەزی بە دروستکردنی کولێرەیە بۆیە ئەمڕۆ ئێمە هاتوینەتە لادێ بۆ ئەوەی بزانین لە لادیەکان لە گوندەکانی کوردستان چۆن پاشیف دەکەن و هاوڵاتیان جیاواز لە شارەکان لێرە هەر مۆرکە کوردەوارەکەی پێوە دیارە پاشێوکردن و ڕەمەزانکردن لە گوند چۆنە هاتوینەتە گوندی خاوێ کە بە هەورامانەکەی قەرەداغ ناسراوە ئەم گوندە هاتوینەتە ماڵ یەکێک لە هاوڵاتیانی گوندەکە دەمانوێت پاشێو بکەین لێرە لەگەڵیان یعنی دیمەنێکی تەواو جیاواز و سەرنجڕاکێشی هەیە لە سەربانی پاشێو دەکەن دەمانەوێت ئێمەش ئەمڕۆمان لە ماڵی بێت لە گوندی خاوێ دەچمە لای خۆیان لەگەڵ بکەین بزانین پاشێو لە گوند چۆنە و ئەو خواردنانە چین کە لە گوند دەخورێت جیاواز لە شارەکان بابینە لای مامڕەزاوە لێرە مامڕەزا سلااو لێبێ ئەم کاتتان باش ئەگەر پێمان بڵێن پاشێوکردن لە ئاوایی چۆنە جیاواز لە شار بەڵێ وەڵای پێشەکی بە خێراتنی کەناڵی 24ەکەم خێر بن سەر چاوم پاشێوان ئێمە هەڵەسین خواردن حازرەکەن بۆ تر هەچ کەس ئارەزووی خۆی هەیە برنج لێنێ
بە زەڵاتەوەی خوات هەیە بە چاوی خوات ئێستا ئێمە بەس بە برنج بە چاوی خۆین لەبەرەوەی بۆ ڕۆژۆکە زۆر قایمە ئەتوانین پێی بە ڕۆژوو بین تر هەیە یادکەوڕۆنە خوات هەش کەس بە ئارزووی جەنابی خۆی چێگا خوات خواردن کە لە پاشن گوندەکانە باوە بخورێت چییە؟ بە زۆری برنجە خورێت ینی برنجەکە نەبێ پاشێوەکە ناگەنێوانە بەڵێ وڵای ئێمە نەفسی خۆمانەوە ئەتوان بەکاربێنین بەس برنجە خۆین لەگەڵ زەڵاتە تر هەشکە زارەزووی خۆیەتی هەیە ماست و چاخوات هەیە شیرێژ و چاخوا تر ئێمە بە زۆری برنجە خۆین ئەی بۆ ینی زۆر جار باس لەوە کرێکە لەوە پارشێوەکەن بە تایبەتی ئێستا کە کەش و هەواکەی بەڵێ نازانم ینی تایبەتمەندێکی هەیە لە ژوور نەبێت لە دەرەوە پاشێوە بکرێت ینی تاموچێژی خواردنەکە چۆنەگەر لە دەرەوە بێگە لە ژوورەوە وەڵی زۆر خۆشە چکم هەوایەکی زۆر خۆشی لادێ زۆر خۆشە وەکو شار نییە شار گەرمە بەس لادێ لە سێسا حالێ لە سەرباندانی شوین جەوەکە زۆر زیاتر خۆشە و ئەتوانی ئیسفادەکەی لا خواردنەکەش وانە دەستان خۆش بێ زۆر سپاس ژوان سۆڤان هێلکەی کوردی ئامادەکراوە لێرە دۆ برنج هەروەها پەنیری کوردی گرنگتر لەوانەش چاخەڵوزەکەیە لەسەر دار ئامادە کراوە بۆ ئەوەی دوای ئەوەی کە پاشەویان کرد لێرە نانی تیریش لێرە ئامادەیە دوای ئەوەی کە پاشەو کرا لێرە ئەو چایەش بخورێ ئیتر کە ئەم خوانە تایبەتە و خوارد لەم گوندانی بڕوان ناکەم بە درێژایی ڕۆژەکە بزانی تونێتی چییە و برسێتی چییە بەڵام یەک شتی کەمە ئەم دانیشتنەی ئێستا لە گوندی خاوێ ئەویش کولێرەکەیە کە سۆڤانوتی منەزانم کولێرە دروست بکەم کولێرەکە لێرە نەبوو ئارام دەستەکانت خۆش بێ بێگومان ئەم شەو تۆ پاشێوێکی شاهانە ئەکەیت خواردنێکی شاهانە ئاخۆی هەرچەند ئێمە لە شاریش بین و کۆمەڵە خواردن لە بەردەستوان نابێت بۆ پاشی بەڵام وەکو ئەوە نابێت هی گوند هەموو شتەکانی سروشتیە بە تایبەتی و چاخەڵوزە نعمەتە خودەیە گەلک مەمنون ئەفکارم بەختیار و ئایکە ڕاستە خوب ji gundê xewê tit gelmeda bê sihet û tenduristiya baş îşillah bi wê malbatê veteva hîn ev şeve ez barkim dê mêvanê nora jî bin paşî ve çikê bireng zehmet hîn vegerna ve Silêmanî zor spas bû دیارە ئەبێنەوە ئەوان دەوێ jiyana gunda nîmet e îşillah xudê hend me pêçê bit em dîsa vegerna ve gundî jiyaneka paqiştir em dest pê bikîn qerebalık el nav bajêr zîvzî aqlê min jê nagirin em dest tewereyekê tewerê giring nav bernamê paşî vê de hetme tewerê îslamî ye تندرستی جی بو هر کسی که مهمه لی افشوا دیسایی که هر جانم ده توری اسلامی توری و ام قازانجش ما مستای آنی وربین ام ده بحث کین رفتار مسلمانی و بتایبتی جی اف گورانکاری سردم چاوت چه بینه رفتار ما گورانکاری جی بسرداد چه بن اب گورانکاری سردمی دان جوید رقم رو ویا راز بت اهدینا الصراط المستقیم خود حسکت ما مصطفی محمد اینایی ما مستای آینی افشوت گل مده ما مستای تو گله بخیر رمضان و پیروز بید خدا روزی نویج و طاعت قبیل کت الله و ممنونتون این هاتی نویری سپاس تندکین سلامت بی سلامت بی ربی سپاس تندکین هر بجی جماعه مستایاش همیه گرنگتر گله جارا ام دی بیجین شیطان بنعلت بی او گناحی پیکرد بله هر غلطی اشتکی ها چون بلی هنزتك من هي كشيطان او كار خرابي بيك ولنا رمضان دا وكو خوا وكو بيغمبر صلى الله عليه وسلم دلين درجا كاني جهنم قباتن الشيطان كانيش بستراون دسوقاتيان بستراون راست باشا تسون لرمضانيش عندك زار هي همان قلنا حكاني بين رمضان وباش رمضان جدكي بلي بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا ومولانا محمد وعلى آله وأصحابه والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين بيقمان أويك جنابة فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم كدفرمي لكاتي رمضان ديار درقكاني بهج دكرين ودرقكاني جهنم قفل دتريتو قال ددرين ولهمان كاتشا الشياطين كان قول بس دكرين بلام ليرة داك وكو جنابة الآية بو لرمضان جدا هندك زار أو كارنا روايانا دكريت طبعا أو زانايان لودا زور باسي أويان كردو أو
شتەکەی لەسەر ئەوەیە کە ئەنەما ئەو شخصەیە فعلەن بەخۆی بە پیر شیاطینەوە دەچی لەوانەیە زۆر زار هەندێک ڕەفتار بکرێت وەکو هەندێک لە پێشینان وتویانە هەندێک جار ئینسان تەواوی کردەوەکانی دێخیتە سەر شەیطان هەبووە لە بابی مجاملەش شەیطان وتوێتی وەڵای ئەو فکرە خراپەی کە تو کردوتە بەڕاستی ئەم بە خیاڵشمدا نەهاتووە یعنی کە نەما شەیطانش خۆی بێبەری کردو بۆیە کە لە ڕاستیدا ئەو کاتە یعنی دەکرێت کە بڕێن تەسیل لە مرۆڤ دەکا و تەسیل لە ئینسان دەکا ئەگەر ئەو شخصەیە بخۆی هەنگا و باوێت بەرەو گوناه بەرەو تاوان کە هەنگاوی ئاویشت ئەو وەختە بەڕاستی ئەوە خۆی تاوانبارە. باشە مامۆستا مرۆڤی ئەم سەردەما شتێکمان نوقسانە هەرچەند دنیا پێش ئەکەوێت ئەبێ زیاتر پێویستەکانمان کەمتر ببنەوە بەڵام هەر شتێک نوقسانە وەک بڵێ لە پێشتر لە سەردەمانی پێشتر ئێمە شتێکە بوونای تەدەبور بووە خەڵک کردوێت بە تەنیا ماوەتەوە بیری کردوتەوە لە ئەو خواگەورەیە کە دروستی کردووە لە خوڵقێنەرەکەی لە زۆر شتی تر هەتا پێیانبەرانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشەوەیکە ببێت وحی بۆ بێت ڕۆشتووە تەدەبوری کردو لە غاری حراماوەتەوە لەم سەردەما پێتان وایە ئێوەی مامۆستایانی ئاینی ئێمە تەدەبورێکمان نەماوە ئەگەر بە تەنیاش بین هەر مۆبایلێکمان بەدەستەوەیە مەشغوڵین ئەو تەدەبورەیە نوقسانیەکی بۆمان دروست کردو یان نا نوقسانی تریشمان هەیە لەم سەردەما بەڵێ طبعا دیارە یەکێک لە شتەکاندا بەڕاستی لە حەقیقەتدا پەروەردگاری عالەم ئەوە لێمە داوایە کە ئێمە پەیوەندێکی بەردەواممان هەبی لەگەڵ خالقی خۆمان لە کاتی نەخۆشیدا لە کاتی ئاوارەیدا لە کاتی هەژاریدا و لە کاتی نەداریدا بۆیە ئەگەر ئەو پەیوەندی هەبی بەو معنایە لە خۆشی و ناخۆشیدا یا لە شین و شادیدا بەڕاستی ئەوە ئەو مرۆڤە بەختەوەرە و کامرانە لە هەمان کاتیشدا خوای ڕەب العالەمین وەسفی کردووە وەکو دەڕێی وەسفی ئەو کەسانەی کردووە کە تەدەبور دەکەن یاخۆ بیر دەکەنەوە لە گەورەی و عەزەمەتی خوای الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا يعني سبحان الله زۆر گرینگە ئێمە لە ڕاستیدا زۆر زار دەڵێن فلان کەس بە هەر بەردەوام زیکری بکە بەردەوام سبحان الله سبحان الله یا لا إله إلا الله یان ئەوانە ئەو دیکرا کە خوای ڕەب العالەمین لە ئێمەی داوەکە کە پێی دەوترێ یادی پەروەردگاری عالەم مەبەست ئەوە نییە کە تو هەڵبستیت بە تەسبیح بەردەوام هەر ئەوەی ڕێزکەی مەبەست بیرکردنەوە و تەدەبورە لە عەزەمەت و گەورەی خودای یاخۆد لە مەخلوقات کە دەفەرمی ئەو کەسانە سبحان الله بەعزە کەسێک هەیە دڵەکەی ئەوەندە نورانیە دڵەکەی ئەوەندە پڕە لە نوری پەروەردگاری عالەم لە کاتی ڕۆیشتنیدا لە کاتی دانیشتنیدا لە کاتی ئەوە کە دەچیتە سەیرانگاکان لە کاتی ئەوەی کە کەژ و چێو دەبینی لە کاتی ئەوەی کە گوڕ و گولزار دەبینی لە هەموو شتێکدا يتفكر في خلق السماوات بیر دەکاتەوە لە مەخلوقاتی خوای ڕەب العالەمین مەسەلەن بەنمونە لە شوێنێکدا دەنیشی تەماشا دەکات لەو مەسافەی کە دانیشتووە بڵێن لە ناو باغێکی لە ناو گول و گولزارێکی تەماشا دەکات جۆرەها گول و گولزار هەیە یەکەچی کەسکە و یەکەچی سوورە و یەکەچی مورە و یەکەچی بەرزە و یەکەچی نەویە و لە هەمان کاتیشدا تەماشا دەکەی لەوێدا بەدەیان گیان لەبەر دێن و دەچن ئەو گیان لەبەرانە تێیدا هەیە هەمووی دەگەڕێت و ئەو شخصەیە کەوا نوری ئیمان لە ناو دڕیدایە يتفكرون في خلق السماوات والأرض بیر دەکاتەوە ربنا ما خلقت هذا باطلا کەوابوو لێرەدا لە حەقیقەت لەسەر بنەمای قسەی جەنابتان بەڕاستی بەختەوەری لە چیدایە بەختەوەری لە پەیوەندێکی بەردەوامدایە ئی بەندە لەگەڵ خوای ڕەب العالەمین نەک پەیوەندی ئەو خەڵکی بەتایبەتی ئەو زمانی کە پەیوەندی وای لێ هاتووە لەگەڵ مۆبایلە پەیوەندی لەگەڵ فەیسبووکە پەیوەندی لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەوانش سبحان الله کە بیر بکەینەوە هەمویان غەم هێنەرن شادی هێنەرنینە بەڵام ئەوەی کە ئەلا بذكر الله تطمئن القلوب ئەوەی دڕی ئینسان شاد دەکا ئەوەی ئینسان بەختەوەر دەکا ئەوەی وای لە شەخص دەکا لە کاتی کارەسات و نەهامەتیەکانیش بەردەوام هەر شادمان بی چییە ذیکر و یادی خوددایە تەنانەت حتا لە مزگەوتەکانیش بەڕێز و حرمەتێکی زۆرەوە بۆ مامۆستا ئاینیەکان
و بۆ خەڵکیش کاچە نوێژەکە حتا نوێژکردنەکەش ئەو خوشوعیتیانەماوە خەڵک مێشکی لە لای دوکانێتی لە لای بازارێتی بەجێ هێشتووە هەر چۆنەڵێ بەبیرم دێت یانوت ڕۆڵە نوێژەکە دوامەکە وەک بڵێ وەک مریشک و کەڵەشێر سەر بە عەرزاددا ئەکتی و بەرزەبیتەوە تۆزە بە خوشوع ئەو نوێژکە حتا نوێژەکانمان خوشوعیتیانەماوە تەدەبوریتیانەماوە دیارە خی گەورە ئەوێت ئێمە لە ڕۆژێکە 5 فەرز ئێمە لەگەڵ خۆیان بین تەدەبور لەگەڵ خۆیان چۆن بتوانین ئێمە ئەمە بەهێزکەین والله طبعا لێرەدا ئەوەی کە زۆر بەحث کراوە لە قورئانی پیرۆز قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون ئەوە زۆر مهمە کە ئینسان بەو معنایە لەو کاتەدا کەوا لە نوێژدایە بە تایبەتی نوێژ چونکە لە ڕاستیدا نوێژ مەبەست چییە کە نەما ئەو شخصەیە خۆی پسڕاندۆتەوە لە کاروبارەکانی دنیا و ڕاوەستاوە لە بارەگای پەروەردیگاری عالم بالضبط دەبی وا حساب کە ئەتوو کە ڕاوەستاوی جاکە لە ماڵ نوێژ دەکەی لە مزگەوت نوێژ دەکەی لە کەژ و چێ و سەحرا نوێژ دەکەی دەبی وا دابزان دابنێ کە لە دەرگای پەروەردیگاری عالم ئەتوو ڕاوەستایی و حاجەتت هەیە ئەلە وەختەدا هەتا مەسافەی ئەو پەڕی هەوڵ بدەی بۆ ئەوەی کەوا دڵەکەت نەڕوا بۆ ئەو لای بەڵام ئەوەی کە بەڕاستی جێگای داخە سوبحان الله ئێستا ئەو خەڵکە یعنی وەکو دەڕی خۆشوع یا دەتوانین بڵین کە زۆر زۆر بەداخەوە پەیوەندێکی زۆر زۆر لاواز هەیە لە بینی بەندە دەگەڵ پەروەردیگاری عالم ئەو خەڵکانە وای لێ هاتووە زۆر کەس دەڵێ وەڵڵاهی ئەمن فڵانە مزگەوتم پێخۆشە لەبەر ئەوەی کە وتارەکەی زۆر کورتە یان ئێستا کە ڕەمەزانە دەڵێ دەچینە فڵانە مزگەوت لەبەر ئەوەی کە زۆر بە پەلە و بە سەریعی تەراویحەکان دەکات یاخود نوێژەکان کەچی مەفروض ئەوەنی باشە ئەو خەڵکە بۆ یعنی سبحان الله وا دابنێت تەراویحەکان یاخود حتا وتار زۆر بەی هەرە زۆری لە نیو سەعاتی تێناپەڕی ینی بەو نیو سەعاتەی تێدا هەیە هیلاکە یعنی بێزارە سەبەبەکەشی ئەوەی وەکووتمان بەڕاستی محەبەت و عیشق بەرە و لاوازی دەڕوا بەرە و ئاین ئەگەر نا دوای ئەوەی ئەو شخصەیە کە مەسەرن بەرمونە زۆر حەزی لە یەزوو بە پەلا لە مزگەوت بڕوات و تەراویحەکەی بە پەلە بکرێت و وتارەکەی بە پەلە بکرێ دەچیتەوە لەبەر تەلەڤیزیۆندا دەنیشی یاخود هەڵدەسی ئەو مۆبایلی دێنتە پێشە خۆ ئەو هەموو دەنگ و باسانەی کەوا دەشی بینی هیچی شادمانی نییە هەمووی هەر ناخۆشیە جا ئەوە هەمووی دەگەڕێتەوە سەر بەڕاستی خاڵەشی لاوازکە بەڕاستی جێگای داخە کە خشوعمان لە نوێژەکانمان کەمە و لە هەمان کاتیدا پەیوەندەکەمان لاوازە تمام مامۆستا ڕەفتار گشتی تایبەتیژی تەیڤ ڕەمەزانە پیرۆزدا دوو بەشن یان ئەوە ڕەفتارێکە باشە دەخێرێتە نوویسین ڕەنجی ڕەفتارێکە خراپە خودێنێکی دەبگونەیەتە نوویسین ئەس بەسیە چە پێ گونەهێ بکەم ڕەنگە وەکی زاناژێ ماژە پێتکەن سێ ڕێکێت هەین مرۆڤی دێ بەرەف گونەیە ببن یان ژێوەکێت قورآنە پیرۆزەوەتی ولا تتبعوا خطوات يا أيها الذين آمنوا ولا تتبعوا خطوات الشيطان يعني مروف ديفريك الشيطان نشت يانجي أوكو إن النفس لأمارة بالسوء يانجي وسي قريني إنساني بخويا بله راست ونجعل الشيطان له قرينه بله ام چوا جداهی بخینت ناو بین آوان هر سر رکادا و کنگ امج خوب ترسین کو ام بیجین جوان هر سر رکای دی شیطانی دست خویش مشیشتین خود نکرد بله بێگومان طبعا لێرە دا بەتایبەتی لە ڕەمەزان مەسۆ هیچ گومانی تێدا نیە ئەگەر بێت و ئینسان بە گوێرەی ڕێنماییەکانی قورئان و ڕێنماییەکانی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بزۆڵێتەوە ئەوە دەتوانین بڵێن ڕەمەزان لە ڕاستیدا دەتوانین بڵێن جامیعەیەکی پەروەردەیە بەو معنایە جامیعەیەکە یا بڵێن زانکۆیەکە کەوا دانراوە لە مەسافەی ئەو مانگەدا بۆچێ بۆ تربیەت و پەروەردەی مرۆڤ بۆ ئەوەی کە مرۆڤی بکاتە مرۆڤێکی هەرە بەختەوەر و شادمان و ڕێک و پێک لێرەدا طبعا چونکە خۆی لە ڕەمەزاندا سبحان الله پەروەردەی عەقیدەی و بیر و بڕوایی تێدا هەیە لەلایەک پەروەردەی ئەخلاقی و کۆمەڵایەتی تێدا هەیە پەروەردەی ئەوجار ئیجتیماعی تێدا هەیە ئەوانە مەسەلەن پەروەردەی عەقیدە و بیر و بڕوای ئەو شخصەیە کە تەماشا دەکا وەکو حەدیثی پێغەمبەر صلی الله تعالى عليه وسلم کە دەفەرمی كل حسنة بعشر أمثالها إلى 700 إلا الصيام فإنه لي يا إلا الصوم فإنه لي وأنا أجزي به يعني تماشا دەکەی ئەوە پەیوەندی هەیە
ئەو شخصەیەکەوە هەڵدەستی لە بینی هەموو عیبادەت و تاعەتەکان کە خوای ڕەب العالەمین دەفەرمی هەر چاکێکی بکە لای کەمی یەک بەدەیە بەڵام تەنها ڕۆژوو بەخۆی عاید بە خودای تەعالایە ئەوەش یعنی مژدەیەکە بۆمان کە ئەنەما بەڕاستی ئەوە خوای تەعالا پاداشی دەداتەوە کەوا بوو لێرەدا ئەو شخصەی کەوا بۆیە دەڕێ لێ چونکە لەوانەیە خۆدا پەرستەکانی دیکە تا ڕادەیەک ڕیایی و شتی وهای تێدا بکری بەڵام ڕۆژی کە خوای ڕەب العالەمین لە لایوی ئەوەندە گەورەیە و ئەوەندە پەسەندە سەبەبەکەی ئەوەیە چونکە شتێکی نەهێنیە زۆر کەس هەیە دەتوانی لەوانەیە بڵێ بە ڕۆژومە بەڵام بە ڕۆژوش نەبی ئەوە لەلایەک لە هەمان کاتیشدا پەروەردەیەکی ڕوحیشی تێدایە دەناو ڕۆژیدا ئەو شخصەیە کەوا تەماشا دەکا ئەوە فەرمانی خوای تەعالا جێبەجێ دەکا فەرمانێک جێبەجێ دەکا کە لەلایەنی خوای ڕەب العالەمین پێی دەڵێ بە درێژایی یەک مانگ بە ڕۆژ ئەتو نابی نە ئاو بخۆیەوە نە خواردن بخۆی نە ئەوانە بخۆی تەبعاً ئەوە بەڵێ مامۆستا ئەمێن مەبەستەکەم ئەوەیە بۆ نمونە دەچین شتێکی دەکڕین یەکەم جار تەماشای مارکەکەی دەکەین ئەسڵیان ئەسڵی ڕاست ئێمە دەبی واش بین لە بۆ هەڵبژاردننی برادەر حتمەوە نیە دەبی تەماشای ئەسڵەکەی بکەین ئایا ئەوە بۆ نمونە چ زۆرە خێرێک دەکات زۆرە گوناحێک دەکات برادێکی باشیان خراپە دەبی بە سێ ڕێ بزانین یان ئەوە تا ئینە نەفسە لە ئەمارەتون بیسووە هەندە گوناحی دەکە احتیادیە نەک احتیادیە بەس هەمومان دەکەین إن النفس الأمارة إلا ما رحم چ جیاوازی لە بینی ئەوانە هەیە یا مەسەن یەکێک تەواو لەسەر ڕێی شەیتانیە شەیتانی بڵێ و ئیشەڵا هەمومان لەسەر ڕێی ڕاست مستەقیم ڕاستەڕێکە یەکێکیش هەیە کە ها کو بڵێ قەرینەکەی نازانم چ جیاوازی لە بینی ئەو سێ هەیە مەبەستم ئەوەیە ینی کە ئەنەما لە بینی خۆی ئەوەی کەوە بەڵێ لە بینی خۆی قەرینەکەی تەبعاً لێرەدا دیارە ئاماژەکراوە هەم لە قورئانی پیرۆز هەم لە فەرمودەی پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم کە قەرین یاخود بڵێن برادەر یا هاوڕێ زۆر گرینگە ئینسان گرنگی پێ بدات ئایا چ برادێک وەردەگری و هەر ئەوەندەش نابخۆتە لە هەمان کاتیشدا بە تایبەتی بەنسبەت گەنجەکان و تازە پێگەیشتوان دەبی دایکیش مراقبە بکە بابیش مراقبە بکە ئایا ئەو کوڕی بە تایبەتی ئەوانەی کە مراهق و هەرزەکارن برادەری چێنە چونکە بەڕاستی وەکو قورئان دەفەرمی زۆر برادەر هەیە زۆر کەس هەیە سبحان الله زۆر گەنج هەیە ڕێک و پێکە بە ئەخلاقا بەڕەوشتە بەڵام بەوەی کەوا تێکەڵە لەگەڵ یەکێک لە برادەرەکانی گۆڕانکاریشی تەواوی بەسەردەینی کە گۆڕانکاری بەسەری داهینە دین و خەسیرە الدنیا والآخرة بۆیە قورئان دەفەرمی کە لە بەحسی ئەوەیدا لەیتەنی لەم ئەتەخیذ فولانا خەلیلە لەیتەنی لەم ئەتەخیذ فولانا خەلیلە شخصەکە لە ڕۆژی دوایی کە لێ قەوما یاخۆت دەتوانین هەر بڵێ لە دنیا کارەساتی پێ هاتە پێشێ لەیتەنی خۆزیا من فلان کەسم نەکرد با دۆستی خۆم لەقەد ئەضەلەنی عەنی الذیکر بعد إذ جاءني چونکە لە ڕاستیدا بعد الذیکر وەکو دەڵێ مانای چ مانایوێ ئەو شخصەیە دەڵێ خودای ڕەب العالەمین من پێش ئەوە کە برادەری ئەو شخصەی بم ئەمن ذیکرم هەبوو من نوێژم هەبوو ئەمن دامن پاک بووم ئەمن دەست پاک بووم ئەمن بە ئەخلاق و ڕەوش بووم لەقەد ئەضەلەنی عەنی الذیکر بعد إذ جاءني لەبەرەوە بەڕاستی زۆر گرینگە کە ئینسان ئەو پەڕی هەوڵ بدات کەوا برادەر گرینگە بەو معنایە کە ئینسان هەڵی بژێری چ برادەرشی هەڵدەبژێری و ئەگەر برادەرێک مەسەرن بەنمونە خزمت بوو ئەقرەبات بوو هەتا ڕادەیەکی دەتوانی نەیکە برادەرێکی گیانی یا ڕوحی بەڵکو دەتوانی سەلام و کلامەشی یا کەزاییتان بکەن و لە هەمان کاتیشدا ئەگەر ئیش و کاریشتان پێکەوە بێ بەو مانایە دەبی ئەو شخصەیە زۆر زۆر ئاگای لە دین بی چونچینێ پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم لەبارەی ئەوەیدا کە دەفەرمی چەندەها کارەسات دێتە پێشی ئومەتی من ئەو سەر بەعزە زەمانێکدا دێت بەڕاستی ئەو کەسەی کە دەفەرمی دەست بە ئاینی خۆی وەردەگری کەلقابیضی عەلە الجەمر وەکو ئەو کەسەیەکەوە فعلەن پشکۆ یا پەنگری لە ناو دەستی دابی یا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکیدا دەفەرمی دەڵێ العیبادەة فی الهەرج كهجرة إلي أو حديث في غمر صلى الله عليه وسلم دفرمي بندايتي خدا پرستي لكاتي آجاو نارحتي وكارسات ومصيبة دا لو وقت دا كدنيا بريتي لآجاو خراب كاري وياخد مثلا لا فتنة وادا أو كسي كوام خدا پرستي دكا نويش دكا يا روجو دقري يا دانابري لمزقوتو يا خد دانابري لا خدا پرستي دفرمي كهجرة إلي بالضبط
وەکو ئەو کەسەیە کەوا کۆچ بک بۆ لای پێغەمبەری. معنای چییە؟ معنای وێ ئەو شخصەیە کەوا هەڵدەستی لەو هەموو کارە ساتانە تەماشا دەکا و دانابڕێ لە نوێژەکانی، دانابڕێ لە ڕۆژووی، دانابڕێ لە ئەخلاق و ڕۆشتی جوان و دانابڕێ لەوەیدا حرامی پێ حەڵال بی یاخود حەڵاڵی بەو معنایە لا دەدا لە حرامی، ئەوە دەفەرمی وەکو ئەوەیە کە ئەو شخصەیە وەتەن و نیشتیمانی خۆی بەجێ بێڵی بەرەو ڕەسوول الله صلی الله عليه وسلم. کەوابوو لێرەدا ئەوە زۆر مهمە بەڕاستی، چونچێ بە تایبەتی لەو ئەو ڕەمەزانی ئەو ساڵمان کە چەندەها کارەسات ڕووی لە مسلمانان کردووە و لە کوردستانیش کردووە، لەلایەک قەیرانە، لەلایەک کۆرۆنایە، بەڵام تەماشا دەکەن دەگەڵ ئەو هەموو غەم و پەژارەی کۆمەڵە خەڵکێکەیە ئەوە بەردەوامە لە خوداپەرستی لە ژن و پیاودا. کەوابوو لێرەدا ئەوە بالضبط حکمەکەی حکمی ئەلموهاجرینە لە لای پێغەمبەری خۆشەویست. مامۆستا بەم قسانەی جەنابەتسا بیرم لەوە کردەوە زۆرێک لە ئێمە هەین ئەوەی کە کەمێک خەمی دینیشی بێت، هەر کەمێک زۆریش نا کەمێک خەمی دینی بێت لەگەڵ خۆی بیری لەوە کردوەتی خۆزگە لەم سەردەمە نەژیامایە بۆ دینداری، لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بوومە یا لە سەردەمی خولەفاکان بوومە، لە خەمی خۆمانمانە کە وا ئەڵێن، چونکە هەستەکەین وەگوتت وەکو وایە پشکۆیەکی ئاگرت بەدەستەوە بین، ناتوانانی دەست بە دینەکەەوە بگری، ئەمەنە چواردۆر و بەرت پڕە لە شت. بەڵام خۆ ئەگەر لەم سەردەمەیە هەندێشتی باش نەبێت بەرد بە بەسەر بەردەوە ناوەستێت. ئەو شتە باشانە چین کە ئێمە ئەتوانین پشتیان پێ ببەستین ڕەفتاری موسڵمان وا لێ بکات کە لەم سەردەمە ڕەفتارێکی بەڕاستی موسڵمانانە بێت. بەڵێ چ شتێکی باش هەیە لەم سەردەمە با کەمە دڵمانی پێخۆشکەین. طبعا لەو سەردەمەدا وەسائل بەڕاستی ئاسانترە، دەتوانین بڵین زۆر فەرقی هەیە دەگەڵ لە پێشان. کەسێک کە مەبەستی چاکەبی مەسەن لە هەموو بوارەکان دەتوانین لەو چەرخەیدا چاکەی زیاتر بکە، بەو معنایە چونکە زۆربەی هەرە زۆر خەڵک لەو عەسرەیدا حاڵی خۆشترە. زاران ئەگەر لە عەسری ڕەسوول الله صلی الله عليه وسلم و خولەفای ڕاشیدین ئەوانە ئەگەر هەژارێک لەتە سەمونێکت دابایە یاخۆ لەتە کولێرەیەکت دابێ پێی دنیایەک بوو. بەڵام ئێستا کار لەوەی نە، زۆربەی هەرە زۆر دەتوانی ئەتو هەڵبەستی تەعاونی با دەوڵەمەندیش نەبی، زۆر کەسێ خواردنی هەیە دەتوانی بۆ جیرانەکەی بەری، دەتوانی بۆ ئەوی دیکەبی. کەوابوو لێرەدا ئەو چاکەیە، یا مەسەلەن حتا وەسائلی مەسەلەن بەڵین مزگەوت تەماشا دەکەی سوبحان الله دەکرێت لە ڕێگای تەلەڤیزیۆنەکانەوە، لە ڕێگای حتا ئەو کۆمەڵایەتەکان دینی خودای ڕەب العالەمین بگەیەنی. کەوابوو لێرەدا بەڕاستی ئەوەی کەوا جێگای خۆشی ئێستا جاران تەنها لە ڕێگای مینبەرەوە دەتواندرا کە ئینسان خەڵک ئامۆژگاری بکە، بەڵام ئێستا بەدەیان و بە سەدان وەسائل هەیە، ئەو تەلەڤیزیۆن هەیە بە دەوری سەدان مزگەوتی هەیە، چونکە لەوانەیە لە مزگەوت چەند سەد نەفەرێک و چەند هەزار نەفەرێک گوێ لێبی. بەڵام ئەو تەلەڤیزیۆنەی کە ئێستا حالیان مەسەلەن بنمونە قەناتەکان هەیە، ئەگەر بەکاربێندرێ بەڕێک و پێشی ئەوە تەماشا دەکەی سوبحان الله فەڕاحیە کە لە یەک لەحزەدا بە سەدان و بە هەزارها خوداناس و خوداپەرست ئیستیفادەی لێ دەکات و سوودی لێ وەردەگری. مامۆستا کەسێکی سوبحان الله ڕەفتارێت خۆ کردارێت خۆ بەرامبەری خەلکی ناف مجتەمەعیدا دەبێژی یعنی مرۆڤ چاکە ساڵحە مەلائیکەتە، بەڵێ بەس ژیانە سوشال میدیایە ئەوەی دێتە بەردەستی تێناپەر، بەڵێ لە گوناحی بگرە، لە نەزەری بگرە، لە قسەی بەدڕەوشت بگرە، لەگەڵ خۆی مەبەستم کە بەتەنیە و موبایلی لە خەفای خۆی. ئەوانە حکمیان چێ بە منافق حسابن، یانیش ئەوە لە ڕێی خۆی کە کردەوە ڕەفتاری لە بەرامبەر خەڵکی باشە، ئەوەی دیکەش بە گوناح حسابە، یعنی شتێکی دیکەیە. بەڵێ طبعا والله طبعا دەبی ئینسانی مسلمان کە دەفەرمی ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر، لە ڕاستیدا مادام ئینسان خوداپەرست بی دەبی ئەو نوێژەی یا ئەو پەیوەندی دەگەڵ خوای ڕەب العالەمین هێز و قووەتەکەی ئەوەندە هەبیت کەوا بیجێڕیتەوە لە کارە ناڕەوایەکان لە هەمووان زاکەفی خۆیەتی حرام خواردنە یا غیبەتکردنە یا درۆکردنە یا ئازاردانی خەڵکە. ئێستا حالیان بە خۆت وەکو دەڕی لەوانەیە زۆر کەس هەیە کە زۆر لە نوێژشتیوەدا چاوی بەڵام تەماشا دەکات لە ڕێگای ئەو تۆڕە کۆمەڵایەتەکان هەمووی هەر جنێودانە، هەمووی یعنی سوبحان الله هجومکردنە تێیدا هەیە، یعنی کار گەیشتۆتە ئەوەی وای لێ هاتووە کە ئینسان نازانی لە شوێ قسەی ڕاست وەربگری، یعنی سبحان الله
درۆ هەیە درۆ زۆر دەکرێت ینی نەک لە درۆ لەوانەیە شخصەکەبی پیاوێکەبی ئافرەتێکەبی لەو پەڕی پاچی دابی تەماشا دەکەیت دەکەویتە بەر هێرش و هجومی ئەو فەیسبوک و ئەوانە بەدەیان و سەدان بوختانی و بۆ مامۆستا لێرە مەبەستم ئەوەیە کە لە ناو خەڵکە مەسەڵەن شەرمی دەکات جگەلەوەی کە دەزانی گوناها بەڵام شەرمێش دەکەن ناو خەڵک ئینسانێکی خراپبی بەتڕەوەشتبی بەڵام کە بەتەنیەوە کە فەین لەم تەستەحی فەصنع ماشی کە بەتەنیە گوناح دەکات مەبەستم ئەوەیە لێرە یعنی بە منافق حساب دەکرێن یانیش ئەوە کە شەرمە هەم ناوی ئەو سۆرە خراپە لە بۆ مسلمان دروست بکرێت لەناو خەڵک والله طبعا دیارە فەرموودەی پێغەمبەر هەیە صلی الله تعالی عليه وسلم ئەو گوناهانە کە گوناه دەکرێت دوو بەشە گوناهی سێڕی بینی خۆت و خدای رب العالمین کە دەفەرمی گوناهەکان هەموویان لایەقی ئەوەیە کە خۆی تعالی لیان خۆشبی ئیلا المجاهرین ئیلا ئەو کەسانە نەبی کەوا بە عەمدی گوناهەکەی ئاشکرا دەکەن کەوا بوو ئەوەی کە جەنابەت دەڵێ بعضە کەسێک هەیە کە شەرم دەکات بە ظاهری گوناه نییە بەڵام ئەگەر بە تەنهاوی ئەوەی دەکات ئەو حاڵەتەدا ینی ئەوە باشتر لەوەی کەوا بە مجاهر بیت باشترە لەوەیدا بەڵام لە هەمان کاتیشدا طبعا ئەوە بین و بین اللهە وەکو پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم دەفەرمی تاوانەکان هەمووی لایەقی ئەوەیە کە خۆی رب العالمین لیان خۆش ببیت بەڵام إلا المجاهرين مجاهرين معناه سيمانه أو شخصية جناهي كردوه تاواني كردوه كس نيزانيوه بلام هالدسي بفخر وشانازيوه لنيو برادر ودوست وأنا دجيريتوه كخلق دكات الشاهد أو أنا بجوري فرمودي بيغمر صلى الله عليه وسلم ليان خوش نابي كوابو ليرة دا أوي كزناب دري بظاهري أو دكاي أوي دكا تكا أو فرق هي دقال المنافقين معناه سيمانه ويا راس النوعي كلا منافقي بلام منافقي بظاهري فرق هي منافق سيا منافق حقيقي منافق أويا كلا راسي دا ديت لقلته نيوج دكا لقلته روجو دقري بظاهري لقلته مثلا أوي دكا بلان برواي بينية يعني هربو أو دقل رويشتنا بو أوي كخلق بيبري أو شخصية كمسلمانة يعني نيوج دكا يعني طاعت دكا بلان لحقيقة دا أو شخصية تالبي أو عبادتينية أو منافقي حقيقية بلان أوي كزناب دري فرقكي لويدا هي بڵێ ئەو شخصەیە ئیمانیشی هەیە بە نوێژ بە تاعەتیشی هەیە بە یودیکەش هەیە بەڵام لە ناو خەڵکدا گوناه و تاوان ناکە یا ئەگەر بشیکە ئەو پەڕی هەوڵ دەداتەوە لە شاردنەوەی بەڵێ ڕاستە خراپەی دەکا ئەوە باشترە لەوی دیکە مامۆستا کاتێککە ئەڵێن لەم سەردەما باسی ڕەفتاری مسلمانەکەین لەم سەردەما با کەمێکیش باس لەوە بکەین کە لەم سەردەما بەڕاستی کۆمەڵەشت هەیە سەختە بە تایبەتی دەستکەوتنی و شتانی کە ئەمانە بێت تا زەمانە چێتە پێشەوە داواکارەکانی ئەمەش زیاد بێت لە بیری ئەکەین کە خوای گەورە ئەفەرمێت فەدعونی ئەستەجیب لەکم دڵی مرۆڤی مسلمان چۆن لەم سەردەما یان لەگەڵ ئەو شتانی کە ئەوێت ڕێک بکەوێت یان ڕازی بێ بەو قەدەری کە هەیە یان بچێتە پەنای ئەو ئاەتە فەدعونی ئەستەجیب لەکم یا بینی نا خەڵک زۆر پەنا بۆ شتی تر ئەبات بۆ کەسی تر ئەبات لە بریکە بۆ خودای ببات والله طبعا ديار التوكل بغير خوي رب العالمين من استعان بغير الله ذل هر كسك كاستعانه وطلبي يارمتي دان بكال لغير خوي تعالى ذا كيف خويتي بو شادماني بي يا بو ثروه سامان بي بو هر شتيك دي او بزريل حسابه من لا اخر دار سواده بي بو ليله دا دبي انسان لحقيقه توكلي بخداي هبي ولا همان كاتجا دبي او شخصيه بقاته عقيده وبيرو برواي بقاته اندازيه شواكه هرتي هي بيوندي بخدايا او خوي تعالى دفرمي وان يمسسك الله بضر فلا كاشف له الا هو وان يردك بخير فلا راد لفضله يعني خلاصه سبحان الله اجر انسان بير بكاته ولا سندها ايتي وكو اوا دفرمي اجر مثلا برمونه شخصي كالدستي لكارساتك دترسيه لو دترسيه كتوشي او مصيبه او كارسات بي اوي كايمان داره اوي كنوري ايماني لنا ودلضيا او كعقيده وبيرو برواي وابي بلي والله هرشتك لخوي رب العالمين نيوي بيكات يا كارسات توش انسان بي او هيج قماين تدانيه نايته حاصلنا بيتو من لي امين دبي
وإن يمسسك الله بضر فلا كاشف ولا همان كاتجدا ئەگەر خوای رب العالمین ویستی شخصێک مرۆڤێک تووشی نەهامەتێک و کارەساتێک بکە ئەگەر هەموو هێزی کوورەی زەوی ڕاست بیتەوە ئەوە هیچ گومانی تێدا نیە هێزێک نییە کە منع بکە وئین یوریدکە بخەیرین فلا راددا ئەگەر هاتوو خوای رب العالمین ویستی کە خێرێک بە تو بگەێنی ئاواتت حاصل بکە و بدگەێنتە پلە و پایەکی و فلا راددا لفەضله هیچ هێزێک نییە کەوا بتوانی ئەو پلەپایەت لە دەست بدا یا ئەو خۆشێت لە دەست بدا بۆیە لێرەدا زۆر گرینگە کە ئینسانی مسلمان وەکو پێغەمبەر صلی الله تعالی وسلم لە فەرمودەیەکیدا دەفەرمی سبحان الله عجبا لأمر المرء إن أمر المسلم إن الأمر كله له خير يعني عجائب بۆ کاروباری مسلمان هەموو کارەکانی بۆ خەیرە مثلا إن أصابته سراء فشكر فكان من الشاكرين ئەگەر هاتوو خۆشی و شادمانی توش بوو گەیشتە پلەپایەکی بەرز دەوڵەمەند بوو سەروەت و سامان شکری کرد ئەوە بەڕاستی لەلایەنی خوای رب العالمین دەکەویتە سجل و دەفتەری شاکران وإن أصابته ضراء لە هەمان کاتیجا ئەو شخصە ئەو مرۆڤەیە ئەگەر تووشی نەهامەتی و ناڕەحەت بوو سەبری لەسەر گرت ئەوە دەکەویتە سجلی سابرینان کەوا بوو لێرەدا ئەوە زۆر مهمە ئەوە خاصی مسلمانیە خاصی ئیمانداریە هەر معنەیە کەیفی خۆیەتی لە دنیادا خۆشی و شادی بگاتە خۆش و شادی خۆی هەر قازانجەتی بگاتە نەهامەتی و ناڕەحەتی هەر قازانجەتی کەمێکیش ئێمە ئینسانی مسلمان هەنی ئەو شتانەمان بیر چۆتە بۆیە زوو بە بیری بێنینەوە لەگەڵ ئەوەشە ئینسان عەجوولە قەناعەتیشی کەمترە بە تایبەتی لەم سەردەما چەندێکمان دەسەکەوێت ئەوەی تر زیاترمان ئەوێت چەندێک دەچینە پێشەوە ئەوەی تر چامان لە ماڵی فلان کەسە چامان لە ساری فلان کەسە چامان لە مۆبایلی فلان کەسە ینی قەناعەتەکانمانیش کەم بۆ نییە بڵێ آخر سەبەبەکەی ئەوەیە کە قەناعەتەکە کەم بۆ لەبەر ئەوەی ئەو گەنجینەمان نییە کە پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم کە دەفەرمی القەناعەت کەنز لا يفنى معنى قەناعەت زۆر مهمە بەڕاستی قەناعەت معنای چییە معنى ڕازی بوون بەو شتێک کە خوای رب العالمین بۆی داناوی سبحان الله زۆر مهمە لەبەرەوەی کە پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم دەفەرمی سعادة المرء سعادة لسدايا لويدا رضاه بما قال الله له يعني فرمودي پیغمبر صلى الله تعالى عليه وسلم مروفي وصفي مروفي سعيد دكا سعيد يعني كامران بختور ولا همان كاتجدا وصفي مروفي شقي دكا يعني بدبخت مال ويران دفرمي سعادة المرء سيدا رضاه بما قال الله کامەرانی و بەختەوەری ئیمرۆڤ لە چیدایە لەوەیدایە ئەو شتێک کە خوای رب العالمین بۆی دیاری کردووە لە ژیاندا لە سەر و سیمادا لە پلە و پایەدا یاخۆت لە نەخۆشی و حتا تەندروستیدا ڕیضاه بما قەڵا ڕازیبوونیەتی شادمانیەتی بڵێ لەبەر ئەوەی کە من بەندەی خوای رب العالمینم کە ئەوەی بۆ من داناوە بەڕاستی جێگەی بەختەوەریە هەر گەر قەناعەتت شتێکی دیە هەیە بۆ نمونە کۆبراکە هەیە بێژێت وڵڵهی خێزانە من یانژی عیۆلە من محتەڕەمەند خێرکەرن باشن بەس پارە سەرفتکرد مەسەنە بۆ نمونە ئیلا دەبێت تڕۆمبیلەش هەمیە باشتر بێت مۆبایلەش هەمیە باشتر بێت جلکش هەمیە باشتر بێت ئەف پارە خەرجکردنە ڕەفتارە خراپ گونە حسابە مثلا گەلە جۆرە زەڵام دەبێت گونەحە خودێ نەهیەشن دەیکری ئەم پارە سەرفکن بەس پا ڕزقە خودێ دیای یانژی ئەوە کۆ دوێت مراتب بێت یعنی ئەوە حەقێکی شەرعی وانە کە سەر بکات لە خۆی و لە خۆ و عیۆلێ خۆ طبعا لێرەدا گومانی تێدانی ئەوەش هەر بۆها دەتوانین ئیمداد بەرین بۆ ئاياتی قورئانی کە دەفەرمی کولوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين خوای رب العالمین ڕێگای نەگرتووە بەو معنایە کە ئەنەما پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم دەفەرمی إن الله يحب أن يرى أثر نعمه على عبده يعني كسك سروة ساماني هبي لروانجي قرآني بيروز وفرمودي بيغمبر صلى الله عليه وسلم منعني كسياري باش تبي منعني بس من الفيري أفهم مو سبون منات شيت طرمبيلا كوب دفتر كيف كرت يعني $1 بس شت إيكوب 5 دفترات 5 دولار مثلا شيت قميصة كيف 20,000 البرخوب كت 15,000 نه ديت بيجد از ديكي ماركه كرم بلا $200 بس طبعا افيه بله نقلك كرت بس بوت تشتي باشت كرت بله جاكا شبان وكو عرضم كردي لا لروانجي شريعته او شخصك او مالي هيتي و بارقينا وتاوني خوي بيداي كردوا لروانجي شريعه ريلي ناجي كشتي تاق بقى
جێ خۆیەتی قەیناکە با بەخۆشی بپۆشی بەخۆشی بخوا بشداتە هەژار و نەدار و یاخۆت خزم و ئەقرەبای مەنع نییە بەڵام لە هەمان کاتدا سنووری داناوە دەفەرمی کول و وەشرەبوو وەلا تووسریف و ئەوە تەبعاان لێرەدا ئەگەر لە ئەندازە و سنووری خۆی دەرنەچی مەنع نییە لەوەدا يعني برفتار وخراب وبقول نحن حسابه حساب نییە نەخێر ئەگەر بێت و تەبعاان مبالغەی زۆر تێدا نەکرێ وەکووتمان چونکە ئەمە بە گوێرەی زمانیش دەگۆڕێ زمان و مەکان احتیمالی هەیە بڵێن 40 ساڵ پێشی ئێستا چلنا دەتوانین بڵێن 20 ساڵ پێشی ئێستا چێ هەبوو کە سیارەی دەبندابی بەهاشنۆدە دەفتەری وێ ئەو وەختی وەنی ئێستا زمانەکە گۆڕاوە کەوابوو لێرەدا ئەوە مادەم کە زمان گۆڕا بە گوێرەی ئەو زمانەی ئەو شخصی کە هەیەی دەتوانی نیعمەتەکانی خۆی ڕەب العالەمین بەکاربێن. تمام دیسا از بحثا هەندێک ڕفتاری دی بکەم کوت ئیسلامێدا یعنی گەلە مناقەشەوە سەرەوتێکردن بۆ نمونە بۆ زەڵامی دەلن کورتی بۆ ژنێ نیقاب و خوپۆشین بۆ زەڵامی دیسا بەحسی ڕدێن بەردانێ و سنەتەوە دەوێت هەبێت کە گەلە کێتەی دەبێژن نەخێر ئەو سەردەمی پێغەمبەری بەسڵاو سەربن هۆساوی نوکە سەردەمی پێش کەفتی و دەوێت ئەفتشتە بێنە گۆڕین ئەگەر بوون منە زەڵام نوکە چ ڕدێن نەبێت ژنجی حیجابەکە ئاسایی بێت نەنیقاب بێت و زەڵام دەلنگێت خۆ کورنەکە یعنی ئەوە مەسا مناقەشات سەر دیف سەردەمی ئەم بچین یانژی دەوێت طبق الأصل کۆ چاوە سەردەمی پێغەمبەری سڵاو سەربن چاویە بێتام تووساوین طبعا مەسلەی سەردەمی حەزرەتی رسول الله صلی الله تعالی عليه وسلم بڵێن یان نا دەگەڵ ئێستا سەردەمەکەی زۆر جیاوازە لە خواردەمەنیدا لە سوکنا و خان و بەرەدا لە سەیارەدا عەسریوان مەسەن عەسری بڵێن ئەسپ و وڵاخ و شتیوا بوو ئێستا سیارێ وەنیە جلک و بەرگەکەشیان جودا بووە لەو وەختە بەڵام مەسەلەی پۆشینی بەرگ بەنیسبەت ئافرەتان طبعا ئەوە حیزابی مسلمانان دیارە بەو معنایە بەو حیزابەیەکەوە ئاینی ئیسلام بۆی دانا فەرقی ئەو کاتی دەگەڵ ئێستا هەر نییە بەڵام ئەو جار دەگەڕێتەوە سەر ئەوەی کە زەنا بدڕێ مەسلەی ڕیش و ئەوانە ئەویش هەروهایە ئەوە طبعا کەسێکەوە ڕیشەکەی ڕیشی بێڵیتەوە ئەوە سنەتە سنەتیش بەخۆی پێناسەی کراوە پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم کردوویەتی کە دەفەرمی سنەت چییە یوثاب فاعلها ولا يعاقب تاركها ئەو سنەتانی کەوا دەکرێن ئەوەی کەوا دەیکا و حەزی لێیە سنەتەکەی ئەنجام بدات وەکووتمان ڕدێنە ئەوی دیکەیە ئەوە دەگاتە پاداشی خۆی لە لای خۆی تەعالە مەحبوبە بەڵام ولا يعاقب تاركها ئەوەی کە نەیکا عقوبەی لەسەر نییە بەس مەبەستە ملڤێری زیاتر بەحسی ئافرەتەیە بەڵێ ڕەنگە سۆڤۆن زیاتر ناو بازاردا بزانێت جلێ ئافرەتی ئەڤێن و کە ئافرەتە مسلمان بێت گەلب زەحمەت دەست بکەوێت بۆ نمونە حیجابە دەبێشتێ والله ما حجابه هي بس بنطلونات قال مري والله او حجابات تدفيد نينا الا دفيل جهه كابت وي وقتي او جنا چونك او جيب رفتار حسابه يعني قد قلنا ها خيره مجبوره تفيد حجابك هو صاب كتاب بنطلون قلبت بنطلون جي اسلام اذا قال لك جرات بحث كرن كو بو جني تشين فصلنيه جا اخر لير دا كاش اجا حقيقه الدوي ايمي ككردين وابزانم جوانترين لباسي كرديه بەتایبەتی بۆ ئافرەتان ئەگەر بێت و ئەو لیباسە کوردیە بەڕێک و پێشی دەبەر بکرێت هەم دەبیتە حیزاب هەم دەبیتە خۆشمان لەوێدا لەبەرەوەی ئەگە لیباسی ئەو لیباسێکەوە چونچی وەکو شەرع بەحث دەکا لیباسێکەوە هەندێک لیباس هەیە بەناو لیباسە بەڵام بەڕووتی حەسابە جا کەیفی خۆیەتی تەنێک بی هەر خراپە یاخود با ئەستوریش بی کەوا بگاتە ئەستوریاتەکەی ئەوەندە تندبی یان تەنگبی بەو معنایە ئازا ینی وەکو شەرع بەحث دەکا قەڵاوی و لاوازی ئافرەتی تێدا دیاربی ئەوە شەرعی نییە لە ڕاستیدا مامۆستا باسی ڕیش و باسی جل و بەرگی شەرعی و ئەمانەمان کرد هەندێک کەس هەیە سیرەکەی لە ڕووی ڕەفتارەوە بەڕاستی ڕەفتارێکی زۆر باشی هەیە کەسێکە زمانی ئازاری کەس نادات غیبەتی کەس ناکات ماڵی کەس ناخوات بەڵام بەو شێوەیە کە کاک ژوان باسی کرد مثلەن پانتۆڵی کورت نییە یاخود ڕیشێکی دانەناوە مەحبوب نییە لە لای مسلمانێکی ترکە ڕیشی داناوە کە پانتۆڵێکی با بڵێن ئەو شێوەی کە ئەو داوای کردووە لە بەریەکات ئەمە وانەکات ڕەفتاری مسلمانان لە ناوخۆیانە بەرز و نزمێکی تا دەرکێ خۆ ئەم لە ڕووی ڕەفتارەوە هیچ کێشەیەکی نییە تەنها شکڵە زاهریەکەیەتی
بەڵام ئەم لەوە چێت هەندێشتی تری هەبێ بەڵام زۆر تونندڕەوە تونندڕەوە لەگەڵ ئەمە تا چەند تەسیرەکات کە ڕفتاری مسلمان لەم سەردەما لی بشێوێت من سرم لێ بشێوێت کامە دروستە بەڵێ بەخۆی لێرەدا ئەو شخصەیەکەوە مەسەرەن بەنمونە ڕفتاری نەفەرێکی لەلا پەسەند نییە ئەگەر بۆ ئەوەی بی لەبەر خودای بی وەکو دەڵێ من أحب لله وأبغض لله وأعطى لله ومنع لله فقد استكمل الإيمان بەو معنایە ئەو کەسەی کەوا تەماشا دەکا ئافرەتەشی لەلا محبوب نییە خۆشەویست نییە لەبەر ئەوەی تەماشا دەکا ئەو جلو بەرگەی لەبەردایە بەڵام لەبەر ئەوەی محبوب نییە کە تەما ئەو وات تێدەگاوات وا دەزانی لەبەر ئەوەی کە پێچەوانەی فەرمانی خوای تەعالای کردووە ئەوە شتێکی باشە وەڵڵا لە هەمان کاتیشدا ئەگەر کەسێک مەسەرەن ئافرەتەشی بینی حیجابە نایناسی بەڵام لەبەر ئەوەی کە تەماشا دەکا ئەو ئافرەتە کەوا حیجابە لە ناو بازاڕیە و ڕێک و پێکە خۆشی دەوێت لەبەر ئەوەی خۆشی دەوێت تەماشا دەکا لیباسێکی شەرعی و شەرعی لەبەر کردووە ئەوە معناوێت چونکە خۆشەویستەکە لە پێناوی خواتە ئەوە پەسەندە ئەوە مادەم لەبەر خوای ڕەب العالەمین بایەکەوە بوو خۆش ڕق لێبوونەوە ناوی لە خۆڕابی دەبی ئەگەر ڕقنێ قین و هەر خۆی لە خۆیدا لە حقیقەتدا حقد و کینە لە ئاینی ئیسلامدا نییە محەبەت هەیە من شەرەوەی مەبەستەکەم یعنی ئێمە مسلمانین بەڵێ بە هەویە بە هەموو شتێک مسلمانی بەڵام ڕفتاری مسلمانێکمان ڕفتاری ئیسلاممان هەڵ نەگرتووە بەعکسەوە خەریکە وا ئەکەین خەڵک سەری لێ ئەشەوێ ئیسلامی دروست کامەیە تۆ گەر مسلمانیت و وێنای ئیسلامەکەیت ئەبێ ئیسلامێکی دروست بیت لە سەرمان لێ شێواوە خۆشمان نازانین کامە دروستە ئەوەی مەبەستەکەی من بەڵێ زاخر قسەکە لەسەر ئەوەیە لە حقیقەتدا تەدەخل لە کاروباری هەموو ماڵێکی باش پەسەند نییە بەو معنایی هەر ماڵی هەر عائیلەی هەر سەر و خێزانەی بە شێوەیەک لە شێوەکان دەژیت بەڵام ئەگەر مەسەرەن بنمونە ئەو نەفرەیە کەوا تەسەڕوفی ئافرەتێکی بەدڵ نییە یا تەسەڕوفی گەنجێکی کوڕە گەنجێکی ئەوە نییە ئەوە بەڕاستی ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة ئەگەر وا دەزانی ئەو کارەی مخالفی دینی ئیسلامە و شریعەتە نابی هەڵبستی یعنی هەڕەشەی لێ بکە یاخود مثلەن بڵێت و مسلمانی یاخود بڵێت و منافقی ئەوەنە ئەگەر ڕاست دەکا بە زبانێکی هێمن و لەسەرخۆ بە تەحمل ئامۆژگاری بکات بەڵکەم بتوانانی لەو مامۆستا مرۆڤەکی بسڵمانە یە خێرکەرە نوێشکەرە ڕۆژی گرە بە سەر مشکیلەکێ بەیناویت گەلدەیک بۆ بەتیۆ تێکچوی ئەگە مشکلەکە شەرعیجی بێت بۆ نمونەکە بەسیتان بینین زەڵامێکی هەی سەر ژنکە خوڕۆ ژنکە دوێ ئینۆی بڵێ دایکێ گوتی عیالێ خۆ یان هیندێت گەل من ئاغن یان گەل بابێ خۆ ئینا عیالێ مەجبور بی یان دوێت گەل بابی بن یان گەل دایکێ بن وی وەختی گونە هەل سەرکێ حسێبە يعني بأمريكا دايكو بابا جيت ناتش بيتاكرن وظلام يجي حقك خوي شرعي بون من اجنا دوي عيني بلي زا او جني كواهي ناويتك شريعه الريلي نغرتوا للراسي دادبي ملاحظه هردو شي بكري دايتشيش يا بابيش حقينيه تدخل بكاله كاروباري يكركي ما دام شتيك شي نكردوا مخالف شريعته كوابولير دا اوي كدري ما بسمى الفيريا يعني هر مشكله كذا مش بليفي بونو منا مشكلتنا بين عيالي ودايكو بابا داتشي بي عيالي قد بابا از قال وانا اغم يجي قال من اغم از دي خريكي ديني خو طاعتي خو من يجي خريكي بابا كودري يعني لا كركا عيال من دالا كان يعني يك زياده ابنه لكاتيك دا مثلا بامري دايكو باب يعني كتنو لي انا وبقورتين قناه بلي زا طبعا لير دا زنابتان دزداني وبديان اياتك حتى كو نقبلي هر أو كزوداد بنو لو وقتي ده هر لكاتي أو وقتك وهذا كون سرجي وخوانا خاصة لو فرزيلي دانا إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف أو وقل رب ارحمهما كما ربياني صغيرة أو دبي أو فري هيمني ومهرباني ومحبة برامبريان بنويني بلام لهمان كاتيجا داكو بابيش برامبربا گەنج بەرامبەر بە کچەکانیان بەرامبەر بە کوڕەکانیان نابی هەڵبستی ژیانی 30 ساڵ پێشی ئێستای خۆی فەرز بکات لەسەر کوڕەکەی یا فەرز بکات لەسەر کچەکەی بەڵکو دەبێت ئەو لە چەرخی خۆی و لە عەسری خۆی ژیاوە ئێستا و لە عەسرێکی خۆی دەژی کەوا بوو ئەوەی کە گرنگ و مهمە بەڕاستی لە هەردوو لایەنەوە ئەو پەڕی هەوڵ بدرێ کەوا دابڕان نەکرێت چونکە دابڕان لە بینی ئەولاد دەگەڵ بابوداک خەتەرە كبيغمبر صلى الله تعالى عليه وسلم
كدفرمي الرحم معلقة بالعرش تقول من وصلني وصله الله ومن قطعني قطعه الله. يعني هەڵبستی کار بگاتە ئەوەی دا ببڕێ لەگەڵ بابی یا لەگەڵ دایکی بەڕاستی خەتەرە بۆ هەردووچیان. مامۆستا محەممەدێنەی هین ئەفشەفە میهێوانێت ما بوونەوە بەڕنامەی پاشیوێدا خودش ڕازی بێت خودی خێرا بنویست خودی شڵا و گەلمەژی هەمیە ڕفتارێت مە بەرەف باشتر و بتر سەر ڕێکا ڕاست و مستەقیمە ڕاستە ڕێک. ئامین ئینشاءالله ئەمەش داوا دەکەین لە خودای گەورە و میهرەبان بەردەوام و بەتایبەتی لەو مانگە پیرۆزەدا دڵمان بشواتەوە لە هەرچی حقد و کینە و تووڕەییە و دڵمان پڕ بکات لە نوری خودای ڕەب العالەمین بۆ ئەوەی کەوا ببیت بەهۆی ئەو نورەیە بتوانین ڕەفتار لەگەڵ خێزانمان بکەین لەگەڵ بابمان بکەین لەگەڵ جیرانمان بکەین لەگەڵ هەموو کەسێک. کاتی دعا لە بیرمان مەکەن. ڕەز و پاداشی ویلایەکدا لە خێراتان دەکەین. سپاستان دەکەین. بەڵێ لەگەڵەوەی کە ئێمە شەوانی پاشیڤەوە کۆمەڵێ ئەو بەرگۆباوەتانی کە هەڵێ بژێرین بۆتان هەمویان پڕن لە خێر و بەرەکەت، بەڵام هەندێک جاریش چی بکەین ئەیتر ناچارین هەندێک هەواڵ هەندێک شت هەیە کە باسی بکەین ئەویش بەرۆکی کوردستان ئەگرێت بەرۆکی ناوچەیەکمان ئەگرێت. بێگومان ئێمە واجبە لەسەرمان لێرە هەموو لایەک ئاگادار بکەینەوە ئەو پامنێری کە لەگەڵمانە سەبارەت بەو بابەتە کە هەرچەندە ناخۆشەکە ئەم شەو شەڕ لە نێوان گروپێکی چەکدار سەر بە سووریا و هێزەکانی ئاسایش ڕووی داوە. ئێمەش سەبارەت بەوە بم هەواڵە بووی کە زیاتر زانیاری وەربگرینەوە. ئەکرەم ساڵح لە قامیشلەوە لەگەڵمانە و زانیاری زیاترمان پێ ئەدات. ئەکرەم شەوت باش ئەم کاتت باش پێمان بڵێکە زانیاریەکان چین سەبارەت بەو گروپە چەکدارەی کە لەگەڵ ئاسایش هێزەکانی ئاسایش پێکدادان ڕووی داوە زیانەکان چۆن بوونا پێکدادانەکە لەکوێ بووە لە قامیشلەوە. بله شوف باش حتان هاش خو شرو پفچون نافا تاخا طی بردوام هیزن اصایش یین ریفبریا خسر کارین گو در باسی نافا تاخا طی ببن و دری بندوانی سرکه کنترل بکن حتان ها هجمارا زیانان یین چکدارین بروانیان اجتماعیین بسر رژیم سوریه و ندیارن گلو چند جواهاتن کشتن و چند بریندار حتی انها تو آگاهیین فرمی در نکتنه لهزن اسایش لسر زمان ناون داخوی آرگاندن داخویانی یک بلاف کرد تیده بلاف کرد گو اندام کیوان یین هزن اسایش شهید بوید انجام شر و پفچونان ده صدما سرکش وی شریره گو چکدارین یم بسر رژیم سوریه و تقه لهزن اسایش کرن دما گو کارین اولهیه سر بندا خو رادبون شر و پفچون اونیزی 4 جمیران بردوامه با آوای کی جدا جدا تی بهیستر هرچند خلکان دنگ شر تی بهیستن چندین اندامین ین بسر رژیم سوریه و دست اسایش ده دیل هاتن گرتن و بوناوندن اولهیه جهاتن شاندن نها هزن اسایش تواهی تاخیل گل هیزن انتی ترور دور پیچ کرنه دا گو تلو و تفگرا چکداران چینه به تاخا طی گوجسه آلیان و هاتیه دور پیچ کرن هر وها تاخا حلکو گو هبونک به هیزیان وان چکداران وی دره هیا به تمامی هاتنه دور پیچ کرن دا تلو و تفگر چینه به بگشتی تاخ الکتریک جیلی هاتیه برین و کولان هاتنه گرتن دا گو تچون و هاتنه ولاتیان جیلی چینه به و تتقج آلی چکداران و برب آلیه ولاتیان و چینه به هر حال ها هیزن اسایش آماده باشی یک پر به هیز دنه هر هاتا هیزان سروی تاخیده بردوام حتی انها وکو آگاهین دست پیک ناونده که سرکه یا چکداران هاتیه دور پیچ کرن دنا و تا خاطیدش آلی هیزن اسایش و حتی انها جی تنه الگوری زانیاری انگهاتن راگهاندن گو هیزن روسی به رولا ناف بینکاری ناف برا هر دو آلیان ده چه بویل حتی انها اویک نراستا متو هیزن روسی ندیتنه هیزن اسایش چر خود بردوامن دور پیچ کرنا تاخیده بردوامش خوف نجاره یکمین گوشارین وها رود دن وان چک داران چندین جاران اولهیا باجیر تک برنه شر رودانه بکار رواندن اولاتیان داخوازا پریان
بۆ سربەست بەرداناوان تالانکردن گرتنا جوانان لە تاخا حلک و تایبەت جوانین کورد گۆ چەندین جاران سەردەستێوا هاتنە گرتن و دزی و تالانیا مالان ژیکردنە پڕ عاجزیش خەلکێرە چێکردنە حتا نها نەدیارە ئاسۆیên شەر بکۆڤە درێن لێ دیارە گۆ ئاساییش ترشدە گۆ میژارا وان چەکدارن ئێدی چارەسەر بکە داخوازا خەلکێ گشتیژی ئەوە گۆ ئەف چەکدار ئێدی هلوەشن نەما بمینن ji ber got pir acizîş xelkê re çêkirine. Şer didome hêzên asayişê amadebaşiyê de ne ji gelek taxan ve ji aliyê bêjin ji aliyê Rojhilat, ji aliyê Bakur de ji aliyê Rojava de tax hatiye dorpêçkirin ji xwe taxa hilko jî hin teqelê hatin bihîstin lê şer li wê derê siviktere ji cihê got ez lê rawestiya me hin dengê topan jî hat got rejîma Sûriye diyara alîwan dike hin top hatin avêtin ber bi aliyê asayişê de lê tu ziyanên maddî û canî jî nehatine tune bûn heta niha tu hûrguliyên derbarê vê yekê tune ye rejîma Sûriyê jî deh heftê ber bi aliyê fitneyekê de daxuyaniyekê de ser zimanê ragihandina xwe dibêje şer navbera asayîş welatiyên taxê de çêbûye lê xelkên wê taxê em karin bêjin bi piraniya xwe alîgirên rejîma Sûriyê ne û zarokên wan bi xwe endamin divê hêzê de heta niha jî şer berdewam e dengê teqeyan car caran tê bihîstin li ser avahiyan nava kolan de hêzên asayişê giştî belav bûne da got til û tevgereke yan van çekdaran ber bi aliyê nava bajêr de çênebe. افکار ما اکرم صالح با که راست خوش قامش لو از آن یاریدان زور سپاس با خود بکت دوی هیوا رمضان پیروز دا که 17 سال زیاده ترنت نوا سوریه و روجاوای کردستان گلک ولات دنجی شر و آلوزی هنه خود بکت آوا که وی آگری دا کرد انشاءالله آسایش و آرامی برقرار بود چونکی دربدری چی بود پناهبری چی بود کشت مال ویران کردن ایشالا اف هیوا ببته دست پکه که اف پرزگری کالوزی چهار سر ببین جانه که تازه یا خوش دیرج شر دست پێ بکەێت حتمما گرێدای وی شەڕ و ئالۆزی ئەوێت ئەفکاری ما ئەکرام ساڵحی ئێمەژە پێکردین هەر دقەکە زانیاریان زووتر هەبن این باشتر و نووتر هەبن ئیتکارن ژێ کوردستان 24.net و سوشال میدیا ژین ژوەرگرن کوردستان 24 ئەم دیرکەوین شەر دیسان بەرەفکەش هەوای ڕەمەزانێ بە بچین ئەفکاری ما مەسعود محەممەد باوایکی ڕاستە خود دێژدووکی دیالمەدا بێت مەسعود ئەف دەمێتە باش شەوەکی تو دیالمەداوی پاشی وەکە خوش وە پیشانی مەدە تایبەتی ژیلوان جهێن کۆ خەلک قەستکتێل دووکێ اف شباب زانم کاتول کیوی کش و هوا چوا در باز بود اف هشت روزه در باز بین یه روزیه خلک دو که چوا بحث کرد بله سلام ورز بواجی ابدا میاسته دامه براستی یعنی چه که دل خوشکر من دید یعنی هندک چبکت باران و کیت باران جبرکو اف سالا طیباتی بحث هیچ کسالیت تکران یعنی باران هت بدوینه آتینا حتی بروکاجی تنه 264 میلیمتر باران ناف سنتر باجر دو که دهات بونه پارویدمی زیادتری 400 میلیمتر هاتبون ل دیار افشا شوگا خیره ان شاء الله چبکت باران هت بارن از الجهه کی مبجه هنه یک چای خانه تو ناف سنتر باجر دو که اب چای خانه کو اصل تایبت مندیا خو هزبر کو پازده چه مجور و ده هینجی بینن کانه چند شک جوان ویره هات یکم کردن لیاز گل خدا نویجی جاره باهم کانه شب رمضان چادر باز بن تو گوشتید بجاری شب رمضان حتی ساعت چند فکرینم دست به گز خیران وقتیم خود ام بری فتاره تاین حتی دم پاشی و عمل ویره خدمت خلقی خود اینو خالد شدم زیادتر تا بازارینو که خود پشتی تراویح عام يعني ام ساكنتين طرينا خوري بصحبه او كان يو جماعه الفيدرين شني حتى دم پاشی و چنه مال بله باشه رمضان افصال چه داهید بازاری دا پیدا بو یا بازار واز بجم جاره خود بازار طبعا يعني نوى كي هر ساله كوجبر في فيروس كورونا بس ل الحمد لله طردك خلق خود بارزنو تن طرينا خوري الچای خانه خوشه گلای این چند تا خلکی دنگو خلک بگیری بریار و رنما بیتن خو پارزیه هیل وری کارمند توابت گل ودا کارت کن خودم گلک یعنی تتویری ام بجنب کمام هن کمام دینوی برنبن ام یعنی اف معطار دستام دینوی یعنی ام طوری کارین گل هم یام باشه بله دست خوش مثلا کاس سیدا کی شده ما بیتن رمضان چادر باز بیدن الحمدلله والله رمضان یا خوش نعمت اگه خودی رمضان اگه گرگو یا خوشه یا مروف یعنی هر دم حس که ویجوی دا بیدن باشه بله دست خوش از دمایی که جور و نشان بدم بری از وگرم گفت چای خانه هنه یعنی گلک وین شهیدا طایبتی همین شهیدن شهر داشت وری وین توانا هاتین هلاویستن
گلک شوانجی بیر هاتنه توان اف کلو پلت کود شهید بونوان دا ماین الویری هاتینا کن وکرن بله جمان اف شبن رمضان يعني بتريا وانا خلق وصدي چند زوی وتری چیتن خلق بتر قصد بازارات کرد قال لك سباس افكار ما مسعود محمد باي كي راستا خوين جدو كي ديال مدابون باشيفا انا صحت بتفيد دي باشيفا خون او تشاي خانجي براستيجي يكش نكابويا يعني جهن طيبات وبنافبانك البازار دو كي خوش حالين جين توصل طيبات تجي ديار بندما كسك جدر وجي سردانا دو كي كسردانا جين وصلت كي زور سباس با مسعود زۆر سپاس یەکەن بینیشت هاوڵاتیان قسەیان کرد ئەم شەو لە دهۆک ايش الله اذا باشتر جيلي بەرەبەرە يا خدي ام برف برگادوی بچین اف شوان بحث تندرستی نکن ان شاء الله تندرستی و همی گاوا باش بدیری همی نخوش یابن انشاءالله مادام ام بحث تندرستی نکن ام دی اف شوا پیچه که مشکی و مرتاح کین و روزا کاب زحمت از بار کی میادر باز کری و دی دلت و مرتاح کین دنگت خوش خود حس کت اف شوا مهوان طیبت مهنت نواستو دی دا دفن خو دنگر خوش خود حس کت ام دی برگادوی دست بکین ام دست راست دست بکین ما مستملا روات اما مستملاكي جنجي ما شاء الله قالك مرتب اف ستايلي اف دستوري كيريا زور سپاس اما شاءالله اما دستوري هورامان و كردستان و دهوك و اي مادام جلتي تيكلا فيتو بدنجي خوجي هر تستيكل لا خدمتان كاك سيروان خدي حسكت او قال كاك محمدي دي داف جنب قال كاك خدمتان بخير هاتني قال سپاس جمان نوبه خدي لبين از بجم بري ام چپس يارا بكين اكي تجي ما جا بكري هم ام از باركم نيترين برهمكي وهبي وك خلاتك تيوا رمضان بيروز ده لسرتاي رمضان ليه كان روجي رمضان ندي بوماوي بيشكش كن يونجي تشتكي طيبه تردي الناس بك بيش قصيدة حبيبي يا حبيب الله يا او قصيدة لعشقي خويا دان راوا حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله يعني الدرماني يا رسول الله او ليكم روجي رمضان بلا بو هلا چيشي زور زوري بيو ديارو ويعني لچاو کلیپەکانی ترا سوپاس بۆ خواوەکو قسەی خەڵک وەسفی خۆم ناکەم بڵێم ئیشەکەم وا کردو بەڵام شتێکی زۆر دەنگی خۆ تایبەت سەلامت بن وان هەر ئێوەش جێدان لێگرتووە مادەم لە یەکەم ڕۆژی ڕەمەزان بووە ئێستا حەڵ ڕۆژە لەدایک بووە هەفتەی بۆ ئەکەین یەکەم جا لە لای ئێمە لە یا الله یعنی یەکسەر بۆ دەست پێ بکەم بەئیزنی خوا یا الله بە مەقامێکی سەفەر دەست پێ یەکەم لە دوایەوە چمە لای ئەو قەسیدە تازەیە سەفەریش مەقامێکی تایبەتە کە شاری سلێمانی زۆری حەز لێیە لەو مەقام لدوري روزك قليك بحالم قليك بحالم ناخد الأسوتي هروا لخيالم هميشه لقريان ونالم حبيبي يا رسول الله برد لنا دستي تو أي كل تسبيحات جيان لبو أواني حاضر بولالات مقامي تو برزونا إثبات حبيبي يا رسول الله جبي بيرو Oh
لەلای هەواڵان ئەیان شوەری و ئەویان ئەکرد بە دەرمان شیفایان بۆ دەهات بە ئەمری یەزدان حبيبي يا رسول الله لا بياخد قر سؤالك هاي كتونا شاك سيحتي لتاني عشقي بيغمبار نموى يسوع قواتي بسيناي أقري نمدا بزانا تيني هنا والله حبيبي يا حبيب الله خلق يا خودن كان وي دستت خوش دنگته هر روسا خوش و اما بجني صافي دومينت ما شاء الله صافي عرفان اي كاكا محمد وكاكا تركر ما شاء الله بروج نجد زي ما خفتنا كاس قال جرا استعمال جيتكم ما شاء الله دنگته قال طيبته زور سباس اف دفجاني قالت اجي خدي امري وانا دريش باز بخوا ها از اخفتك هي رنگ بتك كريد جو بس كاك سيروان ستافي هولير ما شاء الله لهولير بو كاركانم لقل ما بو مولود ومراسم كان لقل جماعتي ترى كاكا محمد وان كاكا موسى كاك يعني هلا يخوش هي مثلا كشتك زور تايبات بيدرن كارسات ما شاء الله ماني كارسات باز بخوا بهواي ان شاء الله بضلي وبينا ربر زبد امشو دڵخۆشی بین بە هەمویان و لەشی هەموو لایەکیان ساغ بێ کاکە سیروان لە هەولێر لەگەڵ مایە و کاکە محەممەدی لە شاری سلێمانی کاکە محەممەد برای خۆشمە چەنەها شادەشی لە دەفە سەری یەکیانە کرد بەسەر ئیشارەتیان وەیەکە کە بەدڵ ئاخر نا ئیعازەین بێکتر بۆی لە چ کاتێکا بۆستێ لە چ کاتێکا بڕوات سۆڵۆیتیان ئەکادمی خواندینە یۆنژی کاکە محەممەد هەر لە خۆمەوە فێر بۆ خۆم 26 شادی دەفلیانم هەیە سپاس بۆخوا ئیتر کاکە محەممەد هەر لە خۆم و لە مامێکیشم هەر دەفزەنە ئیتر لەوە بەرەبەرە هەمومان پێکاتون بەڵام سپاس بۆخوا کاکە محەممەد
لە خۆمەوە وەریگرتووە و ئێستا دەفزەنە خۆی ئەڵێ دەفژەن بەڵام خۆی ئەگەر واقعی بێ ئەگەر واقعی بێ بڵین دەفزان بچێک تو زەحمەش زەحمەتی بێجا ئەنوزانم کاک سەرداری پرۆدوسەر هیلاچیمان دیارە ئەنوزان دوستی جارە دوبارە کرد ئەستێ نەگەشت ئەزانی داوای ئەوە ئەکات چونکە بەناوبانگە بەوەیدا لە ناکەسکاریە خاکم بەسەر چاکی لێزانێتانە بەسەر چاو بە ئەو مەقامەمان بۆ بڵێیت بەسەر چاو ئینشەڵڵا بە ئیزنی خوا لنا كسكاريا خاكم بسر روي بابا عمري خدايا سات وبمشي يعني تعال بر تعال برقى بكسيم دبر بضيع شو لما لا يعني يا وقت مهمو يعني دبي وقتي لبو الوقت وخوازم تات يا بمرم أجل دور مدات وحازر بوعدي دور تسليما مني غفلت زد يشتاق خريجي مسألة دورة خيالي بوجي دنيا ودماغ ظلمي بيتجا وقيامة هرمك الروشي قيامة بيت وفكرة لبيك وتوم نفس بو هوا دشنيتوا اشنيتوا وكمنا لبربيري السرم خوينا قريت وداصة في تقرب سبيني يحشر المرء براق الفرسة أمره تبرى باللمن باكسنا بحشري لقى الخشر يسوع قناي بوجهي وديك تجزا خانة لقبر الكنتار وجي جزاء دعوات يا قبر لمنا زانم يدر نفسي مدخوم شيدا محويلي كبد كردارو بضرب تارو بدفكارو بالطور من ميواني توم من ميواني توم من ميواني توم من ميواني توم ميواني اخواني خاناداني توم اي اخوان قرباني قبي صوزي توم اخوان قرباني قبي صوزي توم عاشق جمالي سرج واني توم من لا ساريت بابا وما لا ساريت بابا وما جواري بجي
العرش عظيم هتا عرشي على فرض الصلوات ورسول الله على محمد يجي صلواتك يسرحوا پیغمبر صلی الله علیه و سلم بلکه بر رحمه خودی بکوین و رمضان پیروز ده ملائکت و موازنی کو خودی او موازنی ده اوش صلوات بدن اصلا ان شاء الله صلى الله على محمد وي خودش ترازي يا خود استكانت خوش بنت كوت يعني ملا روند وتم ابيت ثماني هبت ثمانية بس دايما عم بيستبوا واسمعنا بيت ثماني هبت و ما شاء الله بس صوتك اتشون الله ما عذب صوتك عذب يا اخواتها ما ادري ايش بي جاء كاك روند ايوه كان مولود وشتكان وك بيستومانا هر اوها يكسر خلق نائب مولود كان ابي حجز كات وحجز كاريه ما تشونه مو والله سپاس بۆ خوا بێ حرمەتمان نەکات ئینشاءالله بە هیوای بەدڵ خزمەتی و خەڵکە بەڕێزە بکەین لە کوردستانە ئێمە بە هەفتە تقریبی زەلام هەبووە بە مانگ جێگەی حیجز کردو ماشاء الله یعنی سپاس بۆ خوا بە هەفتە بە مانگ ستافی کاملم لەگەڵا جیاز و شتی کامل یعنی تەکمیلەی ئیشەکە ئەەکەم و مەولودەکانم 2 ساعات و نیم تا 3 ساعات بەردەوامە بێ يعني سپاس بۆ زەلام هەیە بە مانگ بە هەفتە بە 2 هەفتە جێگە حیجزەکە ئەبێت تەلەفۆن کات سەرە حیجز کات جێگە ناو بنووسێت ئەو ڕۆژەی کە ئەو مەبەستێتی تر من ئەو ڕۆژە تایبەت تەرخانەکەم بۆ ئەو یعنی غەیری ئەو هیچ کەسێکی تر نایەتە جێگەکەی بەڵام مانجی مەولود جێە مانجی مەولود سپاس بۆ خوا من ئەوە چەند ساڵە لە شاری هەولێر لە بەردەم قەڵا بە بۆنەی مامۆستازاناوە بەشداریەکەم لە مەراسیمی مەولودی ناو فوارەی لای قەڵا کە 12 ڕەبیع الأول ئیزدیحامێکی زۆرە بەشداریەکەم لێ بەڵام ئەم ساڵ سپاس بۆخوا 12 ڕەبیع الأول بە بۆنەی زۆری مەولودەکانمەوە نەمتوانی بەشدار بوون یعنی تەنانەت هەر ماڵێک تەلەفۆنیەکە بەر ڤایرۆسی کۆڕۆنا ئەوانەش والله وضع برف باشتر وبشد ان شاء الله ان عزمت فتوكل على الله ان شاء الله ام وضع برو باشي بروات ان شاء الله خوشي تبايبت ونامان بلام سپاس بو خوا بدر لوج لكاتي فيروسي كورونا حتى استاش لو فيروسيا من مراسم من وسطاو يعني روجانا لا بيجو مال بركاني خوما ولا سناب لا فيسبوك لا انستا ببردوامي لايفك بس هشيار من عندك سجي الله او لايف بو اكاد خريبو بلم بيشلكاريه كنا دخل كوتينا لايف اسباركم لايف كاينه بلام بو درجه ك بلين بون من عندك كسي لو انا بلا تشبي استقال لايف كاتو يا عمر بدايه خرافيه دنا من لما كان 20 نفر 30 نفر دانشتو مي اب ميواني دانشتون من لايف كما بلاني كما كيو 2000 نفر بلايفي فيسبوك لقال منها صلوات يا قصيده هو قوري خويتي عندك زي هو نازاني بس لايف كرنوكي ملا روانت بلا قران خينجي بلا شنكي افدنجه حتما دبت قران خينجي جبري تبو ما كان اواتك قران بيروس خيني في دنجه طيب بو مثلا فون تزبيو بحث ككون تزبيو مثلا فون تزبيو ما شاء الله كان دنجه تزبينا يا خدي لا خدمتان بو عندي بجنامنا الله عندي اجي باورك لزوربي مراسم كان جا من زور معجبي مستيله وساعات وتسبيح او شتانا من بابوك الزمان يعني بوكس يجيون بس مستيلم هي التدبن جاري وردك شو متى كربلاء بو بغداد كمراسيمي مولودهم كردوا خاص شو متى ناو بازار او بو ساعات بو مستيله ان جاشي كي بهديه يا نايدي بكس وخوش خدمتنا والله من يعني زوربي تسبيح يعني بون وعطر وشتم لمراسيم كان زور بهديه بويت ما شاء الله سپاس بو خوا خوش تبياكم ان شاء الله خوا سربر زمان كان چندن كاوا بخوا نازانم بس انا با او هديه بو جناب دتو رجوانا حرف تيو قرباني انا جاي مني والله زور كادي تر خلق لمراسيم كانش الله ما مصام تسبيحات ديتو بيت يعني اسام قاتا شالي برم برادرێکی زۆر ئەزیز و خۆشەویستم کاک شیروان لێرە چای ماچەکەم ئەنی دانیشتە بووین ئاوتی مامۆستا قاتێکی شاڵ هەیە بێ هەدی جەناب خۆش نەبوو ئەو خۆشەویستێ نعمەتێکە خوا بە کەس نابەخشێ بۆ خوا چەند واتەکەت قورآنە پیرۆز ئاەتێک هەیە سوورەتی یوسف یا الله لە تیکتۆکە زۆر خەڵک داوایەکە و زۆر دەنگدانەوەی هەیە
ئینشاء الله لەبەرەوەی خەڵکێکی زۆر دیوێتی هەر بەوە ئاەتی تر ئەتوان ئیشەڵا دوایەوەش ئاەتێکە خوێنین بەس بە ئەمان خەڵکێکی زۆر داوایەکە هەیەڵە بەس ئەوازانێ بەڵام داواگاری خەڵکە داوای بانگەکەشەکەی کە ئێرانی ئەیڵێ داوای أعوذ بالله من الشيطان الرجيم إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن المتقين في جنات وعيون ادخلوها بسلام آمنين ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين لا يمسهم فيها نصب وما هم عنها بمخرجين نبئ عبادي أني أنا الغفور الرحيم صدق الله مولانا العظيم الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله يا رب وإيش
ئیشڵۆ خودی خێراتە بنوێست چاتان ئیشڵە ئەف دەنگە هەوسە هەر ببین الله بەگیوای خودی هەمیە تەڕازی و میزانیا حەسەناتێتە دەڕۆ من لە بەردەستێوان بەڵام دڵی بینەران لە هەمووی زەڕورترە هەمووی بێگومان هەتسەکی لێ بینەرە بتە ئەو بانگوتنەی لە سوۆسیال میدیا لە 2 میلیۆن کەس زیاتر بینەری بۆەوە جگە لەوەش کە ئێستا ئەوەیتر دیار نییە ژمارەکان چەنێکە بەڵام مامۆستا لە یوتیوب چەناڵ یوتیوبتان بەناوی چێ بۆی زیاتر بینەران سەردانی شەناڵ من زیاتر لە پیجەکەمەیە بەنای مەلاڕەوەندەوە هی فەیسبوک خۆمەی بم بەڕێوە ئینستاش بە هەمان شێوە سناپچاتی شەر بەنای مەلاڕەوەندەوەە یوتیوبەکەشم هەر بەنای مەلاڕەوەندەوە بەڵام من دێکەس گلەیەوە کە مامۆستا لە فەیسبوک بۆ جواب نایێتەوە هەتا ئەم دەقەیە سناب تایبەت بەخۆمە سناپچاتم پێیە پیجەکەش دایمە بەخۆمە بەڵام هەل ئەکسەر بۆ جواببانەوەی سوال یا نامە یا ڕقەمی مامۆستا لە چۆن دەستمانکەوێ یەکسەر کاکە محەممەد یا کاکە موسایا هەنی زۆربیان یەکسەر ڕاسەن ڕقەمەکەمی بۆ ئەنێرن ئەوان جوابی کۆمنت توشتێنەوە دایمە لە خەتن بەڵام خۆم دایمە سناپوشت پۆستەکەم مەلاڕەوەند ئەم دەنگە خۆشەی تۆ بۆت ماوەتەوە یان بە حکمی ڕاهێنان و بەڵێ من شتەکان واقعی باوکم مامۆستا مەلا ڕزگار قورئان خوێنی ئەوە 40 ساڵات لە چلی شتێ پەڕیەوە بەس 40 ساڵی شاری سلێمانیە یەکەم مەلا بوو لە دوای مامۆستا مەلا حەسەنی مزگەوتی گەورە کە لە شاری سلێمانیا قورئان خوێن بووە لە ستافەکە شاهر لەگەڵمە بەڵام حەزی کرد ئیسراحەت کاتوتی حەزەکەم خۆت بەشدار بیت زۆر زۆریش قسەم لەگەڵا کرد پێم خۆشە بوو لێرەوە پێشێڵم دەستی ماچەکەم جێگەی فەخر و شانازیە بۆ من چاوی ماچەکەم پێم خۆش بوو لەگەڵ مابێ بەڵام حەزی کرد بە تەنیا خۆم بم احترامتانێ ئەو بوو بە مەدرسەیەک بۆ من و بوو بە مەدرسەیەک بۆ زۆربەی قورئان خوێنەکانی شاری سلێمانی یعنی ئەو قوتابخانەیەک بوو ئەم گەنجانەی ئێستا ئەیبینی 20 ساڵ 25 ساڵێکە هاتوونەتە ناو بازارەکەەوە یا هاتوونەتە ئیشەکەەوە ئەو قوتابخانەیەک بوو بۆ هەمویان ئەوی دەنگی خۆش حتمما چێنەوە بەت ناف کوردستانی بتنێ ناشارێت مستحیلە حتا کیری هین چوینە مەولود و سرود بێژی و پێشکەشی خەلکی مسلمان کردی تایبەتیژی وڵاتە من لە بیوچەکمەجە لە میترۆمارچێت لەوێ مەولودم کردووە لە دەرگا لە ماڵی شێخ عوسمانی نەقشبەندی شێخ عوسمانی سیراجەدین لەوێ مەولودم کردووە لە ئێران کردومە لە سنە لە مەریوان لە تاران لە بەڵێ لە مەریوان و لە سنە کردومە سەردانی تارانم کردووەکو میوانی چوون بەس قەسیدە و شتیان پێ خوێندوو مەولود بەس نەک بە ڕسمی بچمە تاران بەس سنە و مەریوان بە ڕسمی چوون لە کەرکک لە دووهۆک لە هەولێر لە سلێمانی ئیتر ناحێ و قەزاکان واز بێنەوە بە تەچیت گەڕاوم بلی کوردیە چ زمانی دیب تایبەتیش هین لە مەولودەکانە بۆ ئەوەی کە سە من هەندێک ماڵ ئەچم على الأكثر بانگلادیشی تیا نیپاڵی تایە ئینگلیزی تیا تورکی تیا فارسی تیا بە هەموو زمانەکان قەسیدا خوێن بەسەر چاو یەکی کۆپلەیەکی کەم ئەڵێن لەبەر بینەران بۆی گەلەگەل فریای شتی خۆشتری بکەین حەزەکەم شتی زیاتر پێشکەشکەین هەر بێدەفاڕ Sana kurban, sana kurban, sana kurban kokum Cüzlerine sana geldim, 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 geldim ya Resulallah دخل أولم قرمة جولم أولاد السنة بيخبرهم قربان أظم يا رسول الله سانسي ورم عشق داج ولم دقرم عشق داج خمرم مي گذشتم صبح دمدم
در عاسه بازار من زاهدی دی در من و در خانه غمار من فرش مست و عرش مست و داد مست و تو امان 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 غمار من يا با يا با يا با يا با يا عيني عيني محمد يا يابا محمد من حلاك اسمك آمنا حرف الميم والمصحف يا يابا يا يابا محمد نور عيني محمد نور عيني والصبية والصبية شفيع شايب كل ابن احمد يا سيدي والصبية دخيلك يا رسول الله والصبية اللي محاسب لا يكلفني بجواب يا أبا مخاف نشوش دستي من قال لي حكموش دلي زماني كردي خوش مان سوراني الله يترمن بس اللفظ زمانك وصف بكم يا رسول الله جان يا خير خلق الله يترمن بس زمانك وصف بكم يا رسول الله مني بخيرنا لايق كجبريل سنة اخوانا يا رسول الله تخوا تبرجك بنير ابو شفاء ضلدان يا رسول الله جان تبرجك بنير ابو شفاء وضلدان بانظن بدعية ودور الايمان اي خوك راسك يوسف الروب بناي وكان يعقوب كنعاني قران سيدي عالم برجمال محمد صلوات سلم وبارك على عليك محمد زۆر جوانە ئەڵێ تەبەڕوچێک بنێرە بۆ لوتفێک کە بۆ شیفا و دڵدانەوە با نەڵێن بیدعایەوە دوورە لە ئیمانەوە خۆ یوسف پێغەمبەر پارچەکراسێکی نرد بۆ باوکی بۆ کەنعان بینایی چاوەکانی گەڕانەوە خود دعاکردنیش یعنی بۆ مسلمانی گەلێک گرنگە صلوات بدە سەر ڕوحا پێغەمبەری صلی الله علیه و سلم دا دعایت مرۆڤی باشتر اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد ئەوی دەنگی چاودانێک پێ دوێت کا چاوە گول ماشەڵڵا چاودانێکا زێدە ئەوی دەنگی ئەوی تو چاوت پارێزی چاوە خواردن و خواردنێتە چاوانە تەمرین هیچ کات و مەجالێکم نییە بۆ تەمرین ڕاستیەکەی جاری وا هەیە بۆ نمونە لە شاری سلێمانی کات ژمێر نوێی بەیانی على الأكثر یاددا سەردانی پرسەکانەکەم حتا کاتژمێر یانزۆنی و ئیسراحەتەکەم چییە خێرا ئەگەر ڕەمەزان نەبێت ئەچم نانەخۆم نوێژی نیوەڕۆکەم کاتژمێر یەک ئەچمەوە پرسەکە هەیە ئەڵێ تا نوێی شەو جێمان مەهێڵە بە بەردەوامی لامان بە هەشە ئەڵێ بۆ نمونە بس شڵاو ژامی تەمرین هەیە تا سعات لە ئەسنای شەکەتەوە هەمووی تەمرینە بەڵێ تا کاتژمێر 4:30 دائنیشم بەڕسمی ئیتر دوای ئەوە سەردانیم هەیە خەڵک هەیە لە هەولێرەوە یەت بۆ سلێمانی خاوەنی عایلە تەلەفۆنەکە مامۆستا میوانمان هاتووە لە هەولێرەوە حەزەکەن بۆ 5 دقەش بێ ڕسمێکت لەگەڵ بگرن یا چاوێکیان پێکەوێ سەردانیکردنم زۆرە ئیتر کاتێکە ڕۆمەوە ئەوە نەهیلاکەم بەس باشە گەلێکت بێژم واللهی هيك فخوارن قال باشا تو تشتكي وصل خواردن على الأكثر أشينا مالان
خواردن دروست کراوە کابرا ئەگەر ئەو خواردنی حاضری کردو نەیخۆی وازانێ حەز ناکان نمەچی بۆیە هەموو شتێک وقتی ما خلاص ئەم دی خاطر خۆ خوازین کاتمان ئەمە بڵۆڕێکەفتن بجا ئیشڵ هین بە هیوای بەدڵبوون مەسێ دەقەیت ماین هین دێت شتێکی تایبەت پێشکەشکن و ئەم دی خاطر خۆ خوازین پاشی باشەواتە پێشکەشکردن ئەف دەمێ مای ئەو کاتی ماوە بۆ ئێوە دەبی شتێک خولەکە بۆ ئێوە بەجێ هێڵین بۆیە هیواداری کە ئەم شەویش پاشیپێکی پڕ بەرەکەتتان کرد بێت زۆر سپاسانەکەین ئەvە خەڵاتێ ئەف خەڵەتە پێشکەشیوە پاشی وا خێر و بەرەکەت سلام علیکم دایمێکی خاڵ دایمێکی خاڵ يا رسول الله شاوران شاوران شمس حلاج جنك وشاويتو تاكو هالبيني الرمي ريك وجراني تو قربان الدم يا رسول الله لا إله إلا الله الله ربي الله ربي الله ربي فمحمد النبي يا فخري عالم يا رسول الله من لا إله إلا الله الله ربي الله ربي الله فمحمد النبي وسر مرقادي رسول الله حبيب الله يا رسول الله لا إله إلا الله برجمالي رسول الصلوات صلوات فمحمد النبي الله مداد ساقي مي هيدم يا رسول الله مغني شانقه الله مداد مترب ساديسا يا رسول الله ساسكر آهنجه يا مدد الله الله هر لكردستان بيستو شواروا حتى مدينة منورة علم بقرباني قبي صوص الذم يا رسول الله سيدي عالم رسول الصلوات